بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتەوە بەخێربێنەوە بۆ بەشێکی تر لە بەرنامەکانی ئەمڕۆ بەشی کوردی. من سەیف خودایاریم و هاوکات لەگەڵ ڕەزا کەمانگەر بەشێکی تر لە بەرنامەکانی ئەمڕۆتان پێشکەشەکەین. هەروەکە ئاگادارن لە چەند بەرنامەی پێشوودا لە زنجیرە باسێکدا لەگەڵ ڕەزا کەمانگەر چاوەشاندنێکمان خست بەسەر مەسەلەی کوردستان، ئەحزاب سیاسی و جنبشەکان و نەهایەتەن ئەم بەشی چوارەمی ئەم بەرنامەیە تایبەتە بە مەسەلەی وەزعیەتی تەبەقەی کارگر، تەشەکولهای کارگەری كلن عرسەی لە مبارزەی تەبەقاتی لە کوردستانە. هاوڕێ ڕەزا بەخێربێنەوە بۆ بەرنامەکانی. زۆر سپاس و سڵاو بۆ تۆ هەروە بۆ بینەرانی عەزیزیش. هاوڕێ ڕەزا لە سێ بەرنامەی پێشوودا ئێمە تیشکمان خستە سەر بەشێک لە مەسائلی کوردستان بە تعریفی کوردستان، جنبشهای سیاسی، ئەحزاب موجود لە جامعەی کوردستانە. ئەگەر لەسەر ئەو شتانە نوختەیەکی تر ماوەتەوە ئەتوانین بینیکە نەگەر ناشینە سەر باسەکەی ئەمڕۆ. من لە خزمەتتان ئەگەر خۆشت پێت وایە پێویستەکە لەسەر باسەکانی پێشوو نکاتێ باسکەی من شتێکی سەبەتی بە نەزەرم نەگا، بەڵام ئەگەر تۆ بە نەزەرتەکە پرسیار حتمەن بۆ بینەران و بۆ کەسانێکە ئەم بەرنامەیان بینیوە حتمەنە پرسیارهایەک دروست بووە، حتمەنە مەسائلێکی تر لە ناو توێژەکەی ئێمەدا هەیە کە ئەتوانێت زیاتر قسەکەین لەسەری، بەڵام تا ئەو کاتە ئێمە ئیجازە بدە کە بەشی چوارەمی بەرنامەکە بەڕێوەبەرین و ئەگەر پرسیار و شتێکی تایبەت بوو دواتر چینەوە سەری. باش. هاوڕێ ڕەزا بە عام یا بە تۆری کولی وەزعیەتی تەبەقەی کارگر لە کوردستانە تۆ چۆن ئەیبینی لە کوردستان ئێرانە بە تۆری کولی شێوە مەعیشەتیان؟ کوردستان لە مەقتەی ئینقلاب 57 بۆ نمونە جامعەیەکی بوو تا حدودێک کەشاورزی زیاتر مثلا 40% شارنشینی بوو، 60% دێهات. ئەلان ئێستا ئامارەکان بەرعەکسە، 60% شارنشین، 40% دێهات. بەتۆر کولی شێوەی مەعیشەت مردم لە کوردستانە و بەتایبەت وەزعیەت تەبەقەی کارگر لە نظر مەعیشەتەوە چۆن دەبینی؟ پێشەکی باید شێوە بێت بڵێم کە کوردستان تەبەقەی کارگر مەعیشەتی جیاواز نییە لە تەک سەراسەری ئێرانە، یانە ئەو وازیەتە کە تەبەقەی کارگر لە کوردستانە هەسی هەر تابعێکە لە وەزیەتی مەعیشەتی کارگر لە سەراسەری ئێرانە. کوردستان لە باسەکانی پێشووشا بە دەرەجەیەک شارەمان پێکرد بە دەلیلی مۆقعیەتی سیاسیەکە کە هەسی کەمتر تەوەجۆ کراوە بۆ کە بەسڵام مەراکزی سەنعەتی گەورە و مهم لە کوردستانە تاسیس کردیە، چه دەوڵەتی ئیسلامی و چه دەوڵەتەکانی پێشتریش و بەرحەڵ بە نۆعێک نایانەوێ لەم مەنتەقا سەرمایە گوزاریەکی بنەڕەتی پایەیی بکەن کە بەسڵا تەبەقەی کارگەر مەشغوڵی کار و زندگی بێت و لەو تەریقەوە بێسڵا تاسیری بێ لە ژیان و گوزارانی تەبەقەی کارگەرە. بەڵام هەرەوە جۆرەکە باسم کرد تەبەقەی کارگر لە سەراسەری ئێرانە ئیسا لە ژێر فشارێکی یەکجار مەعیشەتیە. حەز دەکەم لێرە یەک پەرانتز باسکەین. دوو بۆچوون هەیە. بۆچوونی کەوەسەک بۆچوونی تەوسعە مەحوەرە، یعنی ژێر لە مناتقی مەرزی، مناتقی حاشەی، مناتقی دووردەست لە پایتەخت یا مەراکزی گەورەی سەنعەتی ممکنە تەوسعی سەنعەتی یا ئەسڵەن تەوسعە پیان نەکات یا بە تەئەخیرەوە دەست پێکات. و ئەم بۆچوونە ئەوەسە کە ژێر کوردستان لەم لەحازەوە جیانیە لە مەسەڵەن ئۆستانی لێ وەکو کۆکیلۆیە بووی ڕەحمەد، وەکو سیستان و بەلوچستان، هەتا بەدەژێ وەکو کرمان. بۆچوونە ترس کە ستەم ملی فاکتۆرە بینێت. تۆ خۆت لەکوێنێ بەحسا خۆتە بینیتەوە؟ دیارە یەک شت مەسەلە زەویشەوەیەکە بەرحەڵ نەتەنها مەسەلەی ستەم ملی، بەڵکو مۆقعیەت سیاسیەکە کە جامعەی کوردستان هەسی کە لە باسەکانی پێشتریشا باسیەوەمان کرد کە تەعەزۆب یافتەست. ئەم تەعەزۆب یافتەگیە مقدارێک بۆ دەوڵەت و سەرمایەداران معنای سیاسی هەیە کە بەرحەڵ نیگەرانی ئەوەن کە کوردستان بەنەوەی لەدەست بشێت. بەڵام بە لەم بەشەوە خارج بچین بچینە سەرەوەکە ژیان و گوزارانی تەبەقەی کارگەر کە لە پرسیاری پێشووتا بوو باسێکی لەسەر بکەین. من مەسەلەکەم سەرەوەسە کە ئەڵێم تەبەقەی کارگەری کوردستان جیاوازی نییە لە باری مەعیشەتی و لە تەبەقەی کارگەر لە سەراسەری ئێرانە، بەڵام لە کوردستانە یەک مەسەلە تاسیرێکی زۆرتری هەست بۆ کە تەبەقەی کارگر لە کوردستانە لە پەراکەندگیەکی بێسڵا بەرچاوترە
بەسەرەبات ئەوی شەوەیەکە چون گوتم بەسڵام مەراکەزی سەنعەتی گەورەیتیانە بنەڕەتی و پایەیتیانە تەبەقەی کارگەر لە کوردستانە لە بەشهای معەنە بێسڵا کۆبووەتەوە لەم بەشە معەنەیشە ئاماری ئاعدادی تەبەقەی کرێکار ناگات بە حەدی مەسەن بۆ نمونە لە سەرەوەی 50 کرێکار بەڵکو هەرها لە سەتحی بێسڵا کارگەهای بچووک و بێسڵا مەراکەزێکی بچووک کە لەوێ خۆی کۆکاتەوە کارگەرانی ساختمانیمان هەست کارگەرانی جادە سازیمان هەست کارگەرانی سەد سازیمان هەست و لە ناو شارەکانی چا حرفەگەل بێسڵا بچووکتر وەکو خەیاتەکان خەبازان تامیرکاران بێسڵا لەم جۆرە شغڵگەلە لە کوردستانە زیاتر باوە وە کارگەران لەوێ بێسڵا مەشغوڵی کار و زندگین کە بێسڵا بە لەحازی دەسەجەمعیەوە یا لە ژێر یەک سافا کارکردن بێسڵا لە کوردستانە کەمترە هەر بەم معنایە تەبەقەی کارگەر لە کوردستانە پەراکەند است بە ئەم ئەعتبارەیش بێسڵا موقعیەتی شغڵیشیان هەمیشە زەربەپەزیرە زەربەپەزیری ئەم موقعیەتە شغڵی باعث بووە کە تاسیری لەسەر مەعیشەت و گوزەرانی تەبەقەی کارگەر بێسڵا دانێت و خراوتر بێت هەر بۆیە مەسەن تەبەقەی پەدیدەی مەحەلیە بازم ئەویش هەر جیانیە لە کولی ئێران یا لە مەناتقی وەسیعتر لە ئێران چونکە بۆخشە قوتبی لە سەنعەتی لە ئێرانە ئەتراف کەرەجە عێراقە ئەسفەهانە و تا حدودێ تەورێز قوتبێ لە سەنعەتیە گەورە ولی باقی مناطق تقریبا هەر خۆزستانیش مەسەن قوتبگەل سەنعەتی گەورەی تایە مەسەن وەکو پێتروشیمیەکان ئەسلەویە یەکە لەو مەراکزە گەورەسەکە بێسڵا تەبەقەی کارگەر لەوێ بە ئامارێکی زیاترەوە لە مەحەلی کارە مەشغوڵی کارن بەڵام لە کوردستان ئەمە بڵێم بێسڵا ویژەگی کوردستان شاڵی ئەم شتەکە لە بەشەکانی باسەکانی پێشوویشە باسمان کرد کە بێسڵا نەبوونی ئەو مەراکزە سەنعەتیە بێسڵا ویژەگیەکی تایبەتی تریدا لە کوردستان ممکنیشە بێسڵا هەر ئەم تایبەتمەندیە لە مناطقی مەرزی ترا یا مناطقی ترا وجودی بێ وەکو چوزانم لە خۆڕاماڵاتەوە بگرێت تا بێسڵا بۆ ڕەحمەت یا مەسڵان سیستان و بەلوچستان یا شوێنگەلێکی تر هەر ئەم فەقرە لێنێشا بێسڵا بەرچاو بێت بەڵام مەسەلەی ئەساسی ئەوەسەکە تەبەقەی کارگەر لە کوردستانە بێسڵا موقعیەتی ڕەفاهیەکەی یا زەمانەتی شغڵیەکەی هەردووکی بێسڵا زەمانەت شدە نیە نە ڕەفاهیەتی زەمانەت شدەست نە موقعیەتی شغڵێکی بێسڵا زەمانەت شدەت و هەر لێرە هەیە کە مەسەن بۆ نمونە تەبەقەی کارگەر لە کوردستانە بدلیل حتى أو سياسة سرمایه خود سیاستی ضد کارگری جمهوری اسلامی لواقع بشکی فرد لطبقه کارگر بشکی زور لطبقه کارگر شاملی قانون کاری خود جمهوری اسلامیش نبود. چون بدلیل وقتی اصلا لقانونی کاری جمهوری اسلامیه کارگر لجر 5 نفره فکر کنم 10 نفر جر نفره بس جر 7 نفره شاملی قانون کار نبود. هر بونه لکردستان استثمار ئیتر بەردەوارە و بە شکڵ بەردە و کۆیلەتی استثمار ئەکریە و قانونیش نییە کە دفاعی ئشارە بە پەراکەندەیی کردوتە یەکی لە ویژەییەکانی پەراکەندەییە هەم پەراکەندەیی بە لەحاز شغڵیەوە و لە نەتیجە بە لەحاز تەشەکولەوە لە حاڵ حازرا چ تەشەکولای یا چ تەلاشێک بۆ تەشەکولیابی تەبەقەی کارگەر لە کوردستانە لە جەریانە هەست وە بەرچاوترە ئێمە ئەگەر لەم لەسەر بەشی مەسلەی تەشەکول قسە بکەین بێت تەجاربگەلێکیش وجودی هەست مەسەن بۆ نمونە متەشەکلترین بەشی تەبەقەی کارگەر کە لەسەر ساحەوی تەشەکل بوون خەبازانە تەشەکولهای خەبازانمان هەست و دوایە لەم ساڵگەل ئاخرا ئەنجمەنهای کارگەران ساختمانی بێسڵا بەشێکی تر لە ئەو تەشەکولانە کە بێسڵا بەهەمەتی بەشێ لە فعالینی کارگەری دروست بووە غێرز ئەمە تەشەکولێکی ترمان نییە حتا مەسەن بۆ نمونە بەڵام لەلایەکی ترەوە تەلاش بۆ تەشەکول و ئەهمیەتی تەشەکول لە کوردستانە
هەر بە دلیلی ئەو تەحەزوب یافتگی جامعەی کوردستان و تەبەقەی کارگەریش بێسڵا هەمیشە بیری کرد، هەمیشە باسی تەشەکل باسێکی هین نییە، یانە نامۆ نییە، باسێکی بێسڵا نائاشنا نییە، باسێکە کە بەشێکی زۆر لە فعالینی کارگەری تەلاشەکەن و حتا یەک شت لێرە کە مەسەلەس بەتایبەت تاوە دەرەجەکەی هەڵەگەڕێتەوە سەر باسی تەشەکولی سەراسەری ئەو فعالینە کە بێسڵا ئەهمیەتی ئەم بەحسەوە بە ئەهمیەتی متەشەکل بوون دەرکەکەن دەست بۆەوە بن کە تەشەکولی سەراسەری اینجا کە سەراسەری منزور تەنها لە سەراسەری کوردستانە نییە بەکو لە سەراسەری ئێرانە هەیە لێرە ئەو هەم سەرنوشتی طبقەی کارگەر لە کوردستانە بازم ئەهمیەتەکەی دەرەکەفێت کە طبقەی کارگەر لە کوردستانە ئەتفاقاً وەختێک کە باس لەسەر تەشەکل ئەکات و سازمانیابی خۆی ئەکات دەست درێژەکاتەوە بۆ کە دەستەک بەسڵە هاوپەیمانایی خۆی هاوتەبەقەکانی خۆی لە سەراسەری ئێرانە تەشەکل دروستکە و ئەم بەحسێکی زیینگە هەمە لە کنارەوە کە بێسڵا شاهدی ئەوەن کە ئەم بەحسانە ئەکرێت شاهدی ئەوەین کە بێسڵا تەلاشەکرێ بۆ ئەم تەشەکل لە سەراسەریانە دروست بێت و لە ڕێگەی ئەم تەشەکل لە سەراسەریانەوە تەلاشەکرێ بۆ کە تەبەقەی کارگەر متحد و منسەجم و هەمبەستەتر بکرێت. لەناو پرسیارەکانی بەشی پێشووی ئەم وتوێژە و بەتایبەت هەتا لە ئیمڕۆژە مرەتەب ئشارەت کردووە بەوە کە یەکی لە ویژیەکان جامعەی کوردستان سیاسی بوون، جامعەکە ئەحزاب سیاسی کە لە کوردستانە فعال بوون. ئەم ئەحزابە وجود ئەحزابیە و فاکتۆر سیاست تا چه حد بەطور مستەقیم لەبان تەشەکلها و تأثیری دانیاوە، ئەگەر ئایا ئەم تەأثیرە مثبتە یا منفی؟ منظور موصل تشكل هاي الصنفي بلا فاصلة أجر سياسي يعني بنوع نزيد من أم أحسن حزبية أو حزب السياسية أي ما فاكتور مثبت يعني منفيش بيت. من بما بشيء جامعي كردستان وقت باسي لي كنت تحزب يافته ديا جامعي سياسية بمعنى قدمك حالة بيشوا يعني هين چون بدليل يوكي ئەم ڕقابەتە حتا لە باری تەبەقاتیەوە ئەبینی بێسە منجەر بووە بە ئاگاهی، منجەر بووە بۆ کە تەبەقەی کارگەر و فعالینی کارگەری بلاخر ساحە و نەزەرن ساحە دانشن و تەلاشەکەن بۆ کە دانشی سیاسی بچێتە سەر و هەمچەند لۆ حرفاکە کارەکەن ئەو سوخت و سازەکە منجەریان پێویستە بۆ کە تەشەکل دروستکات یا سازمان پیاکات بێسڵا هین بە ئاگاهیەکی زیاترەوە چێتە ئەستەقباڵی و هەر بەم معنە بڕای من ئەوەی کە جامعەی کوردستانی ڕووباس لێوەکەن کە سیاسی و تەبەق بێسڵا تەحەزوب یافتەس جەنبەیەکی مثبەتە نە جەنبەیەکی منفی. جا لێرە من مەجبورم کە مۆزوع باس کەم بەخاطر ئەوە جەنبە منفیکەی بۆ لە حازۆر لە جامعەی ئێرانە کە جمهوری ئیسلامی سەرکوب ئیجازە نات کە تەشەکولهای مستقل کارگەری بە وجود بێن، ئەگەر تەشەکولهای لە شوێنێکە بە وجود بێن ڕەنگوبۆی سیاست سرفی پێوە بێ، یعنی ڕاحەت بتوانن مۆرخەنە سەری بێژن ئەمە نزیکە بە فڵان یا بەم جەریان یا بۆ جەریان، ئەمە خۆی مانعێک نییە بۆ فعالیەتێک تەشەکولهای کارگەری یا حتا یا بۆچوونیەوە تانی عامڵی مثبەتیش بێت. زەین چۆنە خۆی باسی ئەومان کرد کە لە کوردستانە مراکزی سەنعەتی گەورە وجودی نییە، تەبەقەی کارگەر پەراکەندەست و بۆ جمهوری ئیسلامیش کە هیچ جۆرە تەشەکولی قبوڵ ناکات بە ڕەسمیەت ناناسێت، دیارە هەر تەلاشێکیش بۆ ئیجادی تەشەکل و سازمانیابی تەبەقەی کارگەر بێسڵا ئەیخاتە یعنی ئەیخاتە پاڵ جەریاناتەوە بۆ ئیتهام لێدان، بۆ دروستکردنی پەروەندە بۆ پەروەندە سازی، بۆ پاپوشدوزی، بۆ ئەمانە بێسڵا بەهانەیەک بووە لە تولی ساڵهای گوزەشتاوە حتا فعالینی کارگەری لەم عەرسا هەزینەهایان پەرداخ کردگا، بێسڵا ئیتهامیان لێدگا، تووشی ناڕەحەتی و فشار و بگیر و ببەند و بێسڵا مەحکومیەت و هەرای سێش بەشێکی زۆر لە فعالینی کارگەری هان لەژێر فشارهای ئەمنیەتی و ئەمانە. بەڵام ئەوەی کە مهمە ئەوەیە کە تەلاشکردن بۆ وەکە تەبەقەی کارگەرێشە تەشەکل خۆی بێت بێسڵا ئەمە مانع نییە و کولی ئەو فعالینانش کە بێسڵا ئەم فشارەیان لەسەر بووە خۆی چیان بێسڵا بەم لە حازەوە
ئەمە بە منفی نازانن کە ئەحزابی سیاسی و جەریاناتی متەفاوت لە کوردستانە وجودی هەست و تا ئیسە بەحسێکیان لە مەقابڵیەوە کە ئەم ئەحزابە نابێت دەخاڵات بکەن نەکردەوە. پێم وایە بەشێکی ئەو بەشەی کە بێسڵات تەلاشەکات بۆکەی تەبەقەی کارگەر بە ئاگاهیەکی زیاترەوە بچێ بەرەو پێشەوە کە تەشەکل دروستکات ئێستا بەنظر من قابل استقبال هەر ئایسە مەسەڵ بۆ نمونە یەکێ لێو پرۆژەگە کە لە کوردستانە خەریکە باسی لێکریە بە باسی ئیجادی اتحاد عەلەی بێکاریە چون بۆچی بۆکەی وتمان بەسڵ اشتغال لە کوردستانە بە دەلیلی و وازیەتە و کە هەستی کە مەراکزی سەنعەتی پایدار نییە لە نەتیجە کارگەران زۆرتر بە شکل فەسڵی و یا مەقتەعی و پەیمانکاری و بالاخرە شغڵەکەیشیان زەمانەت شدە نییە لە نەتیجە بەشێکی زۆر لە تەبەقەی کارگەر لە واقع بێکارە لە 12 مانگی ساڵە بەشێکی زۆری بێکار. من گەرەکم بۆ هەر پرسیارەتە هەر لەم ڕابەتە پرسم لێەوە فاکتۆرێکە یا پەدیدەیە کەیسە لە کوردستانە فرە بەرچاوە پێشگە لە مەسەلەی بێکاری کە حتامیشە ڕەبتیێز بە مەسەلەی بێکاری و مەسەلەی کۆڵبەرەکانە کارگەری لەکەم ناچارن کۆڵبەریەکەن. ئایا ئەمە ویژگی کوردستانە ویژگی ماتە کوردنشینە و ئایا چونکە لە تەرەفێکەوە ئێمە بینین جەریانیەلێک قەومی تەلاشەکە گەرێکیانە مەسەڵەن ڕەنگبۆی کوردی بەم پەدیدە بێژنەمانە خۆ ئەوەسەکە کوردن لیباس کوردی هە لە بەریانە و لە تەرەفێترەوە بینین کە حتا ئەو ئەحزابەکە گەرێکیانە لە مەسەلەی کۆڵبەری سوء ئیستیفادەکەن خۆیان ئەچن بەعزە وەختێ بە تۆر مەقتەعی گومرگدان و ئەوانیش بە نۆعی جەریمەیانەکەن. حەزەکەم کەمێک لەسەر مەسەلەی کۆڵبەری لە کنار مەسەلەی پەدیدەی بێکاریە مەسەلەی کۆڵبەریش باسکەی کە چونکە دواتر من پرسیارێتر مەسەر لەم ڕابەتەوە خۆی مەسەلەی کۆڵبەری نیشانەی وجودی بێسڵات تەبەقەی کارگەرێکە کە ئیمڕۆ نە شغڵی هەست نە کاری هەست نە بیمە بێکاری هەست نە زەمانەتی ئیجتیماعی هەست و بالاخرە تەبەقەیەکی چەکە لە مەیدانە هەست و هیچ دەوڵەت و کارفەرما و ئەمانەش هیچ جۆرە مەسئولیەتێکیان لە مەقابڵ ئەم تەبەقەوە نییە لە نەتیجە پەدیدەی کۆڵبەری لە ڕووی نیازەوە هەست یان تەحمیل کریا بە تەبەقەی کارگەر ویژگی کوردستان نییە بێسڵە فشاری سەرمایەداریە لە کوردستان کە تەبەقەی کارگەری بێکار کردین لە کوردستان ملیۆنها کارگەرمان بێکارە لە نەتیجە کابرا بۆ بژیوی ژیانی ناچارە بە کۆڵبەری یەکێ لەوە ئشتغاڵانە مەسەلەی کۆڵبەریە ناچاریان کردو بۆکە کۆڵبەری بکات و لە لایەکی تریشەوە کە ناچاریان کردگە بالاخرە خودت بێسڵ نیروهای ئەمنیەتی و جمهوری ئیسلامی و سیاسەتگەر زدە کارگەریی بێسڵا کردیان دەستنهینیانەکەن بێسڵا کەمینیان بۆدان و ئیان کوژن یعنی زۆر بێڕەحمانە لەلایەکەوە بێسڵا بە دلیل ئەوە کە بێکاریان بێسڵا تەحمیل کردگە بە جامعە سفرەی کارگەرانیان خاڵی کردێ لەلایەکی تر لە کەمینە دانیشن بۆکە تەلاشی ئەمانە بێسڵا بێسەمەر بکەن و بێسڵا خانەوادەکان تووشی مەعەسات و تووشی بێسڵا ئەو وازیەتەیە کە ئیمڕۆ لە کوردستانە هیچ ڕۆژێک نییە شاهدیەوە نەبین کۆڵبەرێک نەکوژن ئاگاهانە تەقەی مستەقیمیان لێ نەکەن و کۆڵبەرانێک کە بێسڵا تەنها فقط خۆیان و کۆڕیان و بارکێشان و بەبێەوە کە مەسڵان چوزانم چەکیان پێ بەبێەوە کە بێسڵا بیانەوەی لە ملەتەک جمهوری ئیسلامیە بەشەڕ بێن بەڵام متاسفانە خودە جمهوری ئیسلامیە کوشتاری کۆڵبەرانی ئاگاهانە بێسڵا ئەدامە داگەوە ئەدامەیە دادووە بەشێکی بۆەوەیە کە زەهر چاو کێشێ لە مەبارزاتی مردمی کوردستان و بەشێکی بۆەوەیە کە ئەنتقام بسێنێتەوە لەو بێسڵا نەفرەتەی کە مردم کوردستان لە جمهوری ئیسلامی هەست و بەشێکی ئەوەیە کە ئەقتداری حاکمیەتی خۆیی نیشان بات کە بێسڵا لە کوردستان لە زمینەی مەسەلەی کۆڵبەری و بازن سوالێتتر هەست کە من ناچارم مەترحیکەم ئەویش ئەوەسەکە تەلاش لە بازێ شوێنە لە بازێ ناحیەگەر و بێژین تەلاشە کردێت کە مەسەلەی کۆڵبەری هەم ئیستیفادەی سیاسی لێ بکەن نەبزاری ئەڵبەتە و لە لایەکترەوە تەقابڵ یا مەسەلەکە ئەوە دروستکەن مەسەلە سیاسیکەوە پێ بکەن کە بێژن خب مەسەلە لە تەرەفێک جمهوری ئیسلامیمان لە تەرەفێک کۆڵبەر وەگەرێکیان نییە مەسەلەی تەبەقاتی لێرا بینن لە حاڵێکە لە جامعەی کوردستانە بەتایبەت لە چەند شار مەرزیە
ئێمە لە کنار ئەم کۆڵبەرەیلۆکە ئەیان کوژن و ئەیان ڕەتێن و بە هەزار شێوە ئستثماریانەکەن تەبەقەیەک بە قۆڵمانوو خوا ملیۆن دلاری سەرمایەدارمان دەست کە ئەمانیش کوردن یانێ فکر ناکەم مەسەلەی تەبەقاتی لە ناو پەدیدەی کۆڵبەریشە غایب بێ ئایا تایسە تەلاش کریا لە حەز تەبەقاتی و پەدیدەی کۆڵبەری هەم تەحلیل بکرێت هەمەوەکە تەلاش کردی بۆ تەشەکولیابیان یا بە تایبەت بۆ مەسەلە حەساسە ئیجازە نەدرێت لە مەسەلەی کۆڵبەری بە عنوان مەسەلەیەکی استفادەی ئەبزاری لێ بکرێت لە سنەتهای مختلف سیاسی. یەک نکتە من لە باسی جاوی پرسیاری پێشوە لە بیرم چوو یا بێسا کەمتر هێنم کرد ئەوەیە کە ئەحزابی جۆرا و جۆر کە ئیسە مەسلەی کۆڵبەری گەرەکیان لەسەر مەسلەی کۆڵبەری نان بخۆن بەڵام لە دەورەیەکە خۆیان بێسڵا گومرکیان دانا و یا گومرک دانن و بێسڵا ئەمانیش فشارە خەنە سەر کۆڵبەران باسە بکەن ئەم مەسلە بە خودە ئەمە نیشانەدات کە خودە کۆڵبەر جز و تەبەقەی کارگەرە و بێسڵا ئەم تەبەقەیە شغڵێکیان پێ تەحمیل کردگەی جامعە بە ڕسمیەتی ناناسێت جمهوری ئیسلامی ئەم شغڵە بە ڕسمیەت ناناسێت وەختێک کە تۆ فەرقەکە مەسەن بۆ کارگەرانی ساختمانی بالاخره کارگەری ساختمانیە ناتوانن بێژن ساختمان دروست ناکەین بێسا غێرە ڕسمیە لە نەتیجە وجود تەلاشی ئەمانە بۆ دروستکردنی تەشەکل بێسڵا ئەگەر تەوازنە قواکە بگاتە ئەو حەدەکە بێسڵا تەشەکلێت کە دروستکەن و تەحمیلیکەن بە جمهوری ئیسلامی ناچارە بۆکە ئەم تەشەکلی کارگەرانی ساختمانی یا ئەنجومی کارگەرانی ساختمانی بە ڕسمیەت بناسێت بەڵام چون شغڵی کۆڵبەری ئەساسەن لەلایەن جمهوری ئیسلامی و بە ڕسمیەت ناناسێ و بۆ تازە سوء استفادەیشی خامنەی لە پێیان نۆڕۆزی ئیمساڵیای شاری کردیە بە مەسەلەی کۆڵبەری یانێ بەنەوەی گەرەکیان ئەگەر نەتان کوژین امتیازماندا بێتە بەڵێ جا بەم لە حازەوە ئیجازەیان نەدابەوە کە حتا بێسڵا تەلاش کردی بۆ کە تەشەکولی کۆڵبەری دروست کردیە چون خودێک پەدیدەی کۆڵبەری بەشێکی ئتهامی قاچاق بوونیان لە سەرداناوە کە خودە ئەمە مانەعیەوە بووە کە بێسڵا تەشەکولی کۆڵبەرانیشمان بێت بەڵام ئەساسی مەسەلەکە سەرەوەیە کە ئەم بەشەکە ناچار کردیان بۆوە کە کۆڵبەریکەن بەشێکن لە تەبەقەی کارگەر تەبەقەی کارگەرێک کە ئێمڕۆ لە کوردستانە شاید واقعاً ئەدعا بکرێت کە ئەکسەریەتی بێکارە و ئەمە جزو بێکارانی جامعەی کوردستانە جا ئەگەر قەرار بێت تەشەکلێک بۆ ئەم کۆڵبەرانە دروستکردی بە بڕای منەشە لە ئەتحاد عەلەی بێکاریەوە دەستی پێ بکەریەوە ئەتحاد عەلەی بێکاری ئەتوانێت شامڵی تەواوی کۆڵبەرانیش بێت کە خواهانی بیمەی بێکاری بن یا کار شعارەکەی چیەتوانێت خاستەکەی چیەتوانێت مشخص بێت یا من لە کوردستانە هەشێ کارم بێت یا ئەگەر کار نییە بووم بیمەی بێکاریەکەم تامین کرد ئەگەر بیمێ بێکاری بۆ کارگەر لە کوردستانە تامین کردیە ئەخر خۆ مەرەزی نییە بچێت خۆی باتە بەر سینگی باتە بەرگولە کە ئەزانێت کە بەسڵا شغڵێکی انتخاب کردگێ خەتەرناکە و ئەم خەتەرناکی شغڵەکەی انتخاب کرێ لە بەرۆکە بالاخرە مایحتاجی زندگی کەی تامین قەت خەتەرناک نییە بەنظرم حتا غێرە ئینسانیشە یعنی ئەگەر تۆ ئەمە نیشانەی مەسەڵەن ئینسانی متەوەسط لە هەر کشوەرە دنیا ببێژی مردنێکن کە ئەبەم شێوە زندگیەکەن باوەڕ ناکەن شوێت فکر دەوران جەنگ تریاک چین وەختا کە مردن بە کۆڵشیانە بە حاڵ یەک مەسەلەی ترس فاکتۆر فەقرە لە کوردستانە فەقر شەدیدە ئیسەر نایژین شەدیدترە لە بەقیە مناطق ولی فەقر شەدیدی لە کوردستانە هەست کە ئەم فەقریچە بۆ سەبایسەوە جنبشێک تر کە قەبلەن باسمان کرد لەناو بەحسەکانمانە ئەم جنبش ئیسلام سیاسیە گەلێکیان لەم قەزیە سویستانەکەن بەنەوەی و جنبشە خەیریەی بۆ وجود تێن و حتا بازە وەخت تانۆتەشە دەدرێت لێمە کۆمونیستەکان ێژن ئێوە بەو گشتە بەرنامە قەشەڵۆک هەستان ناتوان بانازێ ئەوان لە خزمەتەوە جامعە بن مەسەڵەن نانێکیان پێبن ئاوێکیان پێبن ئێوە چۆن گەلێکتانە بە لەحاز سیاسیەوە چۆن تماشایان قەزیاکەن ئایا کەسێک کار خێریەی ئەنجامە لە جامعەی کوردستانە حتا ئەگەر نیەتیشی باش بێ بازم بە لەحاز تەبەقاتی و سەرمایە سیاسی دروستەکات یا بەعکس ئەتوانێت مانعی ایجادکە فقط بە ڕسمیەت بناسێ فقط کات بە پەدیدەیەک ئیلاهی الحەزەکەم لە مۆردیشەوە لە مخاترات ئەم مەسەلە بەحسێ بکەین زای چۆنە تەبەقەی کارگەر احتیاجی بە نەهاتهای خێریە نییە کە بێت بێسڵا
بۆ ڕۆژێک و مانگێک و هەفتەیەک و ئەوانە بێسە زندگی باش بکات. تەبەقەی کارگەر تەبەقەیەکە کە دەسڕەنجی ئەفرۆشێشت بۆ زندگی تامین کردێت. نهادهای خەیریە مەسئولی زندگی طبقه کارگر نی جامعه است دولت ئەشێ بێسا طبقه کارگر و زندگی مردم لە ئێرانە تامین بکات. جا هەر بۆ بۆنەوە هەر جۆرە تەلاشێ لەم ڕابطە بۆ فەریبی طبقه کارگەرە. ئەگەنە نەهادهایەکە کە بێسە بەناو نەهادهای خەیریە و جریاناتێکە کە هەن لە پشتی ئەم نهادگەل خەیریەوە بێسڵا ناوەکەی خەیریە زۆر لە سوء ئیسفادەیە لە ئەوە کە بێسڵا کۆمەکانی مەقتەعی بۆ کە کابرا ئەبزاریەک بۆ کە کابرا بکێشێتە ژێر باری ئەهدافێک کە لە پشتی ئەم قەزیەوە هەست. هەر بۆ بۆنەوە بڕای من جز و تۆتەها و جز و فەریدانە هەر بۆ بۆنەوە ئەم نەهادگەلە ناتوانن نەهادێک بن کە بێسڵا زندگی طبقەی کارگەر تامین کە طبقەی کارگەر تەنها توانێت لە ڕێگەی تەلاشی مستەقیمی خۆیەوە بە شکلی دەستە جەمعی بە شکلی هەمبەستە بە شکلی ئیتحاد بە شکلی دەستبردن بۆ ئەبزارهایەک کە ئەتوانێت دەستە جەمعی بوونی خۆی گوستەرش پێبات و لە ڕێگەی ئەتحاد و هەمبەستگی خۆیەوە هەست کە بگا بۆ خاست و متاڵبات. چون بۆچی نەهادهایەکی بێسڵا ئەم جۆرەکە تۆ تعریفی لەیەکەی هەدەفەکەیان ئەوەیە کە بە شکلی ئەبزاری ئەم تەلاشە بکەن و دواییە لەسەر ئەم تەلاشەوەیان و سوء ئیسفادە لە طبقەی کارگەرێک کە بێسڵا ئەحساسیان کردێ کۆمەکێکیان کردگە بکەن و لە لایەکی تریش ناومیدکردنیان بەوە کە طبقەی کارگەرشێ متەکی نەبێت بە ئەتحاد و هەمبەستگی خۆی. ئەمە ئەو تەلاشانە بە بڕوای من مناسبی یعنی نابێت لەلایەن طبقەی کارگەرەوە قبول کردێ نابێت بێسڵا حتا بە چاوێکی مثبەتی چاوچاوی لێ بکرێ بەڵکو ئەشێ نەقد بکرێت نەقد کردێ بۆ کە طبقەی کارگەر نابێت ئەمە قبول بکات. طبقەی کارگەر ڕێگەیەکی نییە جزەوە کە ئەتحاد و هەمبەستگی خۆی وەکو بێستا ئەبزارێکی طبقاتی بەدەستەوە بگرێت و لەو ڕێگەوە هەست کە ئەتوانێت بە بڕوای من زندگی خۆی باشتر بکات. ئەو یەک نکتەش بە نظر من لە توولی 40 ساڵی ئەخیری چابوومان دەرکەفتکە ئەو تەغیر و تەحوڵاتە کە ئێمە ئینتزارمانە سوە شایستەی زندگیەکی ئینسانی بۆ طبقەی کارگەر و منزم لە زمانی جمهوری ئیسلامیە پەدید نایێت. نەتیجە بەشێک لە تەلاشەکەشەوە ئەوە بێت کە ئەم ڕژیمەشێ بێسڵا سەرنوشتی خۆدا ئەم ڕژیمە معلوم کردێ لە بین بچێت. ئەویش نیرویەکە کە ئەتوانێت ئەم ڕژیمە بنەڕەتەن تەغیر بات و لە عین حاڵە جامعەیەک دروستکات کە طبقەی کارگەر بە ڕەفا و ئاسایش و ئەمنیەت بگات و بڕوای من تەنها نیروی ئاگاهی و نیروی طبقاتی و بە ئاگاهیەکی ڕۆشنترۆ بچێتە استەقبالەوە لە ئەم ئیجادی ئەم تەشەکلهای بێسڵا طبقاتی خۆیان کە دروستەکات چاوێکیش لەوە بێت کە پرسیار آخر من ئەوە بوو وەلێ بازم حەزەکەم بە شەو پرسیار مەترحیکەم پرسیار آخرە و ئەگەر بازم دکتێکی تانماتان پێی ئیزافەکەن ئەویش ئەوەسەکە لە حاڵ حازرە چەند مکانیزمی بۆ تەشەکولیابی طبقەی کارگەر فعالینی کارگەری لە کوردستان ئەوینی کە باشتر بگێتە سەمەریە نەتیجێ مەتڕووتر باتە دەست. من خۆشبەختانە لە کوردستانە یەک مەسەلە بێسڵا کلیدە بۆ طبقەی کارگەر ئەویش ئەو ئاگاهیە طبقاتیە کە لە بەشێکی زۆر لە فعالینی کارگەریە وجودی هەیە. ئێمە بۆ ئەم کلیدەمان هەست باسەکانمان ڕۆشنە باس وجودی هەست و ئاگاهی و ئەعتماد بە نەفسێکیش لەم ڕاستا وجودی هەست کە فعالینی کارگەری دەست بەنە بەرەو و ئەقدام بکەن. مەسەلەی ئەسلی ئەوەیە کە ئێمە بڕێک لە تەلاشەکانمانەشە سونەتدار بکەینەوە بتوانین ئەبزارگەلێک بەدەستەوە بگرین کە ئەم ئەبزارگەلە ئاعتماد جەلب بکات. مەسەڵەن بۆ نمونە لە کوردستانە بنظر من ویژگی تایبەتی کوردستان ئەکریە حتا تۆ مەجمع عمومی لە مەحەلاتە بە وجود بێری و ئەم مەجامع عمومیە بکەی بە سنت و بیکەی بە سنت لە هەر ماوەی جارێک بێسڵا لە فلان مەحەلە فلان گەڕک فلان منطقەی شار مەجامع عمومی تەشکیل بێت و لێنە لە مشکلات و لە فشارگەلێکە کە هەست و لە خاست و متاڵباتێک کە هەست قسە بکەی و بە تەسویبی بکەین یعنی نیروی
مردمی و نیروی طبقاتی بکەشیتە پشت خاست و متاڵبەتەکانت و لای کتر لەو شوێنانەکە کە لە محلی کارا سیسە کارگاهای بچووکە یا گەورەس بە هەر دەرەجەیەک کە وجودی هەست لێنە بتوانی وێسڵا مەجامع عمومی بکەی بە سنەت و تەشکیلی بێ و لەو مەجامع عمومیە تەسفین بگری کە خاص و متاڵباتت چەست ئەمانە ئەتوانێت زەرفێکی مناسب بێ بۆ کە هەم خوداگاهی طبقەی کارگەرەواتە سەر و هەم دەستپیاکردن بە تەشەکولی واقعی طبقەی کارگەر زەمانەتەکە لایەکی ترشە ئێمە یەک نوکتە لە بەرچاومان بێت جمهوری ئیسلامی تا ئەو دەرەجەیش کە طبقەی کارگەر ئەگەر حتا بۆ نمونە فەرزکە لە ئەنجومەنی کارگەرانی ساختمانیە کە ئیسە بەشێکی زۆر لە شارەکانە وجودیان هەست ئەو دەرەجە کە تەحمیل بووە کەشێ ئەنجمەنەکە دروست بێ لەلایەکی ترە و بۆ هەیەت مدیری ئەنجمەنەکە مانعێکی دروست کردگە کە ئەشێ بێسا تابعی ئەس قانون ئەساسی و متعهد ئیسلام زابطەیەکە کە داینا مانەعاوی لەوە کە کارگەرانی پێشڕۆ و بچنە بەسڵا فەرمانی یا سوکانی ئەم تەشەکولارە بۆ دەسەڵداری جا هەر بۆ بۆنەوە ئێمە ئەگەر بێت و ئەشێت لەمانە گوزەر بکەین ئەمان یعنی لەمانە تێپەڕین لەمانە بگوزارین ئەشێ تەنها ڕێحەلەکە ئەوەیە کە دامن بین بە جنبشی مەجموع عمومی و لە طریق جنبشی مەجموع عمومی و اتفاقا کارگەرانی پێشڕۆ انتخابە کردێ مهمەوە نییە کە جمهوری ئیسلامی و نەهاتای قانون ئەدارەی کار چە ئەنجمەنێک چه کەسکە لێک بە ئەنوان هەیەت مدیریەی ئەنجمەنەکان بەڕسمیەتە ناسن مهمەوەیە کە تەسمیم گیری بۆ تەرحی خاست و متاڵباتەکان ئێمە لە مەجامع عمومیە بێسڵا تەحمیلکەین و لێنەوە قدرەتی ئاگاهی و لێنەوە حتا ڕەهبەرانی طبقەی کارگەر بە وەسیلەی خودە مردمێک کە لە جەلساتی مەجموع عمومیە هەست انتخاب کردێت و لێنا هەست کە دەسی ئەوامڵێکە کە بێسڵا تێنە هەیەت مدیرێ ئەنجمەنی کارگەرانی ساختمانی یا هەر شوێنێکی تر بێسڵا دەستیان کۆتا بکردێت جا هەر بۆ بۆنەوە ئیجادی مەجامع عمومی لە کوردستان وەرزەم زەرفێکی مناسبە قابل تەشکیلە هەر لە محلاتەوە بگرێت تا شوێنی کار ئەمکانی هەست بە وجود بێت و پێویستیی بە ئەوە نییە کە تۆشێ حتمما پێشوەخت ئیجازت بۆ گردوێت و بێسڵا ڕسمێتت پێدا بێت و هەر وەختێک کە لە هەر کوێنە کۆچوار کارگەری پێشڕۆ نیازیان بۆ بوو بۆ کە خاص و متاڵباتێکیان هەست ئەشێ بە ئەتلاعی ئەو محلە ئەو شوێنە ئەو بێسڵا شارە ئەو محلی کارە بگەێنن بە بزار من ئیجاد فراخان بۆ ئیجادی مەجامع عمومی ئەتوانێت دەستڕەسی پیا بکات بە شکڵێکی زین و بە تەواوی ئەو کەسکەلەکە ئەتوانن عضوی مەجموع عمومی بن هەر لایەکی تریشە عضوبوون لە مەجموع عمومی بەنظرم هیچ شەرت و شروتێکی نییە بە غێرەزەوە کە بێسڵا هاوسەرنوشتی نەبێت هەر ڕۆزەکەمان جارێکی تر دەستخۆشی لێکە بۆ ئەم گوتوێژە توولانیە هیوادارم لە بەرنامەیە لێترا هەر لە ڕابطێ لە مەباحث کە مەربوطە بەمە بتوانین ئەم بەحسە ئیدامە بین نەک خودە ئەم بەحسە بەڵام بتوانین لە زەوایەترەوە بە مەسائل لە جامعەی کوردستان بخینە بەر پرسیار جارێکی تر دەستخۆشیتان لێ منیش زۆر سپاس بۆ تۆ هەروە زۆر سپاس بۆ بینەرانیش کە ئەم بەحسیان گوێ لێ بینەرانی خۆشەویستی تلەڤیزیۆنی پەرتەو بەم جۆرە هاتینە کۆتایی بەشێکی تر لە بەرنامەکانی ئەمڕۆی تلەڤیزیۆنی پەرتەو داواتان لێکم کە پرسیارەکانتان لەسەر مەسائلی مختلفی جامعەی کوردستان بۆ بەشی کوردی تلەڤیزیۆنی پەرتەو بە ئادرسی ئیمەیلی تلەڤیزیۆنی پەرتەو بۆ مەسئولینی ئەم بەرنامانە بەڕێ بکەن کاتێکی خۆش